ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر دیاردەی چوونی خەڵکێکی زۆر نەخۆشێکی زۆر بۆ نەخۆشخانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و وڵاتانی بێگانە. بۆچی دەبێت لە کاتێکدا ژمارەی زۆر لە دکتۆرەکانی کوردستان لە نەخۆشخانەکانی وڵاتانی دەرەوە کار دەکەن کەچی بەشێک لە نەخۆشانی هەرێمی کوردستان بۆ چارەسەر دەچنە دەرەوەی وڵات. نەخۆشخانەکانی کوردستان، نۆرینگەکان، ئامێرەکانی پشکنین، ئاستی تەندروستی، دکتۆر و کارمەندانی تەندروستی چ جیاوازیەکی هەیە لەگەڵ نەخۆشخانە و کارمەند و دکتۆرانی بیانی تاوەکو نەخۆشێک لە کوردستانەوە لەگەڵ کۆڵێک پارە بچێتە دەرەوە بۆ وەرگرتنی چارەسەر. ئەمە دیاردەیەکی تەندروستە یاخود دیاردەیەکە کە لە زەرەر و زیانی ئابووری کوردستاندایە. سەبارەت بە دیاردەی خەڵکێک دەچێتە دەرەوەی وڵات بۆ چارەسەری پێت وایە ئەمە زەڕوورە پێویستە یانیش مەسەلەکەت لە ئاساییکردنەوە؟ بەخوای وەکو دیاردەچی لە هاتیە دەبینی یەکێک نەخۆشە چیە وەکو بنەمارەك لە هەر دەستەکەنی بابرێن پێی دەرێت بردی تشی وڵا بردمە شار عتبە لای ئەو دکتۆر و لای ئەو دکتۆر وەکو ئەوەی لە هاتیە خزمەکان تەسیری لەسەر دەکەن نەت برتوتە دەرەوە ئەگە نەیبردوێتە دەرەوە وەکو ئەوە وایەکە ئێحتیمای پێنەدایە و نەیبرتە دەرەوە. ینی زۆری وەکو لە شەرمە و لە چاولێکەری لە شەرمە و لە چاولێکەریە و زۆری دەیبا. باشە بەڵام هەندێک جار دەبینی بەرپرسێکە ینی ئەویش دەچێتە دەرەوە. ئەویش وای لێ هاتو ینی کابرا تۆزێک ئیمکانیەتی هەبی ئەوەی دەکا دەرێ مادام ئەو دەیباتە دەرەوە منیش دەچم یانی چاولێکەریەکە ئەوەی هەیە و ئاستە چیش هەیە ینی دەبینی دکتۆرەکان جار هێشتیان لە دەست ڕوودەدا ئەوە دەبێت خەرکەکە وەکو برێ ئەوە متمانەی پێیان نامینێ هەموو شیوانی ینی دکتۆری زۆر چاچمان هەیە و دکتۆری زۆر باشمان هەیە بەس دەبینی شتێک لە دەست یەکێک ڕوودەدا ئەویت کە هەمووی تێدا وەکو بری شەرمەزار دەبی بێ متمانەیی خەڵکە لەگەڵ سنتەرە ئەهلیەکان یاخود لە هەندێک نەخۆشخانەکانی حکوومەت بۆ ئەوەی دەچێت ئێستا دەچێتە نەخۆشخانەیەک لە نەخۆشخانەکە چارەسەرەکەی بۆ دەنووسم بەڵام دەبێت بچی لە دەرەوە دەرمانەکان بکڕێ لێرەش دەرمانخانەکان لەگەڵ ڕێزم زۆریان بە کەیف خۆیان سعردادەنێن بەڵام لەمان کاتژدا وشاری خەڵک زۆر گرنگترە بە ڕێی خۆم نەخۆشخانەکانی حکوومەتی زۆر لە سنتەرە ئەهلیەکان باشترا. باشە بەڵام تۆ باسی سەرت کرد ینی لە تورکیا دکتۆرێک تەنیا پشکنینەکە بە $100 یان $150 دەکات بەتەشی کوردستان بە 25,000 با 30,000 کاکە زۆرە ئەو پارە ئەی هەوار زۆر کاکە منە بزەبت خەڵک عینە چۆن دەچێتەوە دەرە فعساتان دەکەم لەگەڵەوەی دانیمە لەوێ لە تووشاش پێ دەڵێ لە کاکە دکتۆرەکە خۆی پێ دەڵێ بەڵام خەڵک خۆی وا فێر بۆ بچێتە دەروەوەی وڵات و پارە سەرفکە و ئەوە سەرفکە چاولێکەریە بەڕاستی چاولێکەریە بۆ یاخود لە عادەت کۆمەڵاتیەکاندا دەنی شێوارە سەردانی نەخۆشخانەکەدا ئەڵێ مەی بە بۆ دکتۆرەکانی بی بە تورکیا یەک دەڵێ بی بە ئێران یەک دەڵێ بی بە هین هەتا ینی حاڵەتەی دەرونی بۆ نەخۆشەکە دروست دەکەن ئێستا دەچێتە تورکیا نەخۆشەکە متمانە بە دکتۆری خۆمان نەکە بزەبت هەمووی خەڵکە زۆربەی زۆری خەڵکەوا دەکا ئەگەنەوە تەو خەسخانە حکومیەکان کاک خەسخانەی حکومی ڕقابەی لەسەرە لە خەسخانیش حکوومەتی ناتوانانی هیچ شتێک بکە من لەگەڵ ئەوەی دانیمە بە هیچ حاڵەتێک ئێستاوە کوڕی خۆ من بۆ ناچمە دەرەوەی وڵات زۆر جار دەگوترێ کاکە ئەشعەچی دەگری لە کوردستان بە وەرەقەیەک بی لە تورکیا بە 3 وەرەقەیە خەڵک بۆ لەوێ ڕازی ئەوەندە پارە بدە بۆ لە کوردستان نەتیجەی هەیە لێ نەتیجەی هەیە لێرەوە نەتیجەی نییە ئەشعەت لێرکانە لۆ دەگری ئەشعای ئێرە لەگەی دێرش فەرقیە لێندە نەتیجەتی لێرکان ئێستا من حالەتێک داکەم مەسەلەن توش بوو بردمە دکتۆری لێرکانە چەند بینە 300,000 داخینم کرد لە حکومی بردم ئەوە هەر هیچ حکومی زووی خراپتم لێت بردمە هەلیل 3 جارە هەم پارەم سەرف کرد بەس حەبوو شتیان لۆ دەنووسی دەرزی پێخەوی لێ دەکەت یعنی مسەکن بوو دەرەوە بردمە دەرێ لە دەرێت تقریبا هەفتەکە مەسەرەن ئێستاکەەوە 60 فەرقی کردی بە پێ وایە دکتۆرەکانی دەرەوە باشتر بێ لە کوردستان دکتۆرەکانی دەرێ مەسە باشتر عیلاجیان باشترە کوالیتی دەرمانیان کوالیتی دەرسترە کەوای دکتۆریان هەمان دکتۆرە بەڵام کێشەی دەرمان دکتۆری باشش لێرە هەیە چێت و
مەسەن باشتری خراپات بەس دکتۆری خراپ شێ لێرە بەس دکتۆری زۆر باششەیە دەستێکنی باشە هەندێک دەڵێن ئەڵکێک هەر وا حەز دەکات دەڵێ کاکە بی بە دەرەوە یعنی بۆتە کەلتور تاکیدەوە شەیە بەڵام خەڵکە زیاتر نازم سیقەی نییە لێرانە هەر دەرێ سیقە لەو لای زیاترە علمەکە لەو لای زیاترە تۆ پێت وایە ئەلمیوان زیاتر بێ لە دکتۆری ئێمە بەخوای وە دەلێن زیاتر بەڵام دکتۆرەکانی ئێمە دەڵێن لێرەش کاکە هەیە بە تاکید لێرەش دکتۆری زۆر باشمان هەیە تاکید بەشێک لە دکتۆرەکان دەڵێن هەندێکیان قوتابی ئێمەە چونکە لە دەرەوەی وڵاتە خەڵک متمانەی زیاتریان پێوێ ینی چاواشە کراون دەڵێن زۆر جار خەڵک دەچێتە دەرەوە ئیسیغلال دەکرێن پارەی زیاتریان بە تاکید چەند جار وە بووە یعنی پارەی زیاتر وەرگیراوە یانیش هەر پێویستیان بۆ شتەنە بۆ مەسەن بۆ نمونە لە هیند وەکرایە شتی واکرا بە تاکید پێویستیان وا جێبیست بووی بەسەر تاتویان جێبیست بووی نا جێبیست بوویمە چ بووە ینی مۆزۆ کابرا چیتە هەلو خۆی فەحسە احتیادی کردیا یعنی شەکەیان لێ گەورە کردی و گوتیان ئەو مشکلەت هەیە و مشکلەت هەیە زوو پێویستت بە عملیاتە دەبی فۆڕان عملیات بکرێ و ئاینم لە ئەسلا پێویست بووینە بۆ هەر کوشتیان. پێم بڵێن ئێوە وەکو گەنجێک هەندێک خەڵک دەچێتە دەرەوە بۆ چارەسەرکردن ینی بۆ نەخۆشخانەکانی دەرەوە ئەمە چاودێکەری یانیش پێویستە بچ نا پێویستە بچ لە بەروی ئێستا لێرەوە گرنگی بەخ نەخۆش نادەن هەر یەکە لە جێ خۆیەوە خەستخانە چ کردیتەوە یاخودەوە عیلاجی لێکاتن ئێستا جاری وایە گەدەچی لۆ نەخۆشخانەچی یان عیادەچی فەحسە کلۆ دەکاتە چێ جێچکە فەحسەچ کلۆ دەکات هیچی ئەسڵی نییە یعنی جێ خۆی ناگرتەوە هەمووی چاولێکەری زەنگین ئەگەر ناخستخانەی ئێرە ئەمن تەزروبەمەیە ئەمن سێ ساراچێ و خستخانە دەکەم بەبێەوە یەک دەرزی لە دەرێن کڕیوی چارەسەرشیوە هەموو چارەسەرەکانی زۆر بە مەزبوطیش باشە بەڵام هەندێک دەڵێن کاکە لە کوردستان دکتۆرەکانمان وەکو دکتۆری دەرەوە نییە تەشخیسی نەخۆش بە باشی ناتوانن بکەن ڕاستە چوونە دەرەوەکە بەڕاستی هەندێکی چاولێکەریە بەس هەندێک دکتۆرەکانیش بەڕاستی ینی بەبێ کەم و کوڕیش خۆیان دەکەن بەڵام لەوانەیە کەم و کوڕێک شەوی ینی لە خستخانەی وها گەورە و گران کەم و کوڕی هەردەبیت بەڵام زۆر دکتۆری ژانی بەجیانێکی زۆر بەجیانێکی گەورە باشە پێتان وایە دکتۆری کوردستان لەگەڵ دکتۆری وڵاتانی دەوروبەر ئاستی زانستیان کەمتر بیان باشتر نەخێر ئاستی زانستیان زیاتر بی کەمتر نییە باز خەرچیمە لەوەی ڕێڕاتە یعنی کو برێ ئەمن چوویمە لە ئەوروپا یان لە ئەڵمانیا یان لە فلانجا عیلاجی خۆم کردیا باوەڕکە عیلاجی نەفسی عیلاجی کچی من لە ئێرانی کرایە سەقەتیان کردیا کچی من لێرە چاوە لە ئێران بەرێ نەشتەرگەری بۆ سەقەتیان کردیا سەقەتیان هەرێ وەڵڵا بەڵام لێرە چارەسەرەکی زۆر بە مەزبوطیش دەکرێت بەخۆشت ئێستا بڕۆ ساڵی عملیات ببینە دوو عملیات ساڵی عملیات بە 24 ساعتی کراوێت. دکتۆر مەفهومێکەیە بە شێوەیەکی گشتینە نێو کۆمەڵگای ئێمە هەندێک کەس قەنەعەتی وایە لە دەرەوە چارەسەر وەردەگرێ یعنی بۆ هەندێک نەخۆش بۆ هەندێک حالە دکتۆرەکانی ئێمە وەک پێویستین ئەمە ڕاستەمە بەڵێ تەوان ئەوە لە کۆمەڵگایمە بوویتە نەریتەک ینی ئێستاوەی لێ هاتیە بڵێ دکتۆرەکانمان لەو ئاستەنینە قەتعیەن ئەمن زدی ئەو قسەیمە هیچ دکتۆرێکمان نییە شەهادەی لەوانەی هی تورکیا و هی ئێران کەمتر بیتن ئەگەر لەوان زیاتر نەبی یعنی هەمان دیراسێ هەمان دیراسە بەڵێ هەمان بڕوانامە و لەوانیش زیاتر هەمانە لە ئەمریکا هاتیتەوە هەمانە لە ئینگلتەرا هاتیتەوە لەوان زیاترە ئەمن بەش بە حاڵی خۆم لە ئەستەمبول اختصاسم تەواو کردە نەخۆش هەبووە بە کەیفەوە هاتیە ئەمن چوومەوە عملیاتم لە تورکیا کرد کە تەماشای ئەوراقی دەکەم دەبینم ئەوەی عملیاتی لە بۆ کردیە تەڵەبەی من بووە لەوێن دەرێ ئەمن 10 ساڵ لە دەرێ بووم دکتۆر لە هیچ وڵاتێک نییە هەڵەی پزیشکی ئەوە لە کتاب نووسراوە لە ئەمریکاش دەکرێت لە ئینگلتەراش دەکرێتن ئەمن بەش بە حاڵی خۆم کە لە تورکیا بووم ڕۆژانە ئەو شتانە ڕووی دەدا بەڵام لە هیچ سەفحەکی هیچ جەریدە و یان لە تەلەڤیزیۆنێکی نەمدیت بڵێ ئەو نەخۆشە مرد لەبەر ئەو هەڵەکی هەتاوەکو مەحکەمە
لوجنەی طبی ئەو قەرارە نەدا هیچ کەناڵێکی ڕاگەیاندن حەقی نییە ئەو سیستەمەی هەموو تێک بدا. ئەو ئیشەی کە لەو نەخۆشخانەی ڕزگاری کە ئێستا وا تەسویری دەکەن دەکرێ لە هیچ وڵاتەکە ئەوەندە خزمەتە ناکرێتن، بەڵام ئەو شتە قەت ناگوترێتن. باشە ئەمن دیسان میسال لەسەر تورکیا دەلێمەوە کەوا من لەوێن دەرێم تەواو کردیا، لەوێن دەرێ ئەگەر بزانی میلەتیان وا فێر کردیە کار بەدەستەکان و ئیعلام سیقەیان فەقەت بە دکتۆری تورکەیە. دکتۆرێکی ئەمریکی بێتن کەسێک ناچی سەلامی لێ بکات. ئێوە قەت بیر لەوە دەکەنەوە لە دەرەوە چارەسەری نەخۆشیێکتان بکەن یان هەر لە کوردستان چارەسەری نەخۆش؟ بەخوای نەخۆشیە لە کوردستان چارەسەر دەکرێت، نەخۆشیەیە لە کوردستان چارەسەری نییە. یانی نەخۆشیە لە کوردستان چارەسەری نەبێ؟ بەرێ بالفعل هەیە. چ نەخۆشیێک چارەسەری نەبێ؟ والله ئێستا لۆ نمونە ئێستا ئیشەعە سڕێ شەحی چوونە دەرێ سڕێ 3 مانگ. یعنی بەسیترینی شەحە 3 مانگ لە جمهوری 6 مانگە لێرە 3 مانگ کە دەچێت دەرێژ لە دەرێ هەیە بە 250 زەن. 250 والله پارەکەی زۆرە؟ طبعا. بەس کاکە خەڵکێک دەستا ئەوروپا دەستە تورکیا زیاتریش پارە دەدا. قەدیگە لێ چارەسەرەکە بە مەزبوطیە. چارەسەرەکە ماوەیەکی زۆرە لە بواری کارژێڕی لە کەرتی تەندروستی کار دەکەیت. مەفهومێکێ لە لای خەڵک دەڵێ کاکە دکتۆر پشکنین کارمەندەکانی تەندروستی تا ڕادەیەک یعنی جیاوازیانی هەیە لەگەڵ نەخۆشخانەکانی دەرەوە. بەڕات جیاوازیەکە بە زەرەری هاوڵاتیە یان بە قازانج؟ ئەمن بە حکمی ئەو خیبڕی ئەو شارزایی کە فترە دوور درێژەیە کە لە نەخۆشخانە بمە باوڕکە طبعا نەخۆشی یەکەم جار تەشخیصە، ینی دەستنیشان کردووە چارەسەر ئەو تەشخیصەی بزات کە لەو خەستخانە بە ئەمانەت تۆ دەرێم کە کرایە 100% احتیمادی لەسەر کرایە نەخۆشە بۆ لێرە ئەو فعساتێرە بردیتە دەرەوە لەسەر ئەساسی ئەو فعساتێرە عملات دەستنیشان عیلاجشان داتێ. بەڵام لە پاژەوەی کە لە پاش 2003 کە ئازادی سەفەر و مەتار بۆ و پاسەپۆرت و خەڵک دەتوانی بازەوە باری دارای خەڵکی باش بوو هەر لە بۆ خۆی ینی بڕیار دەدەچێتە دەرەوە. ینی بۆ خۆشی خۆی بە خۆش خۆی دەچی وە زۆر کاتیش چەند نەخۆشم بەخۆم ینی بینیەوە کە پاژەوەی سەردان دەروێ کردێن نەفسی چیل پێگوتراچی دەرچۆ لێر هەر هەماشت بوو. ینی پشکنینەکانی مختبەر و نەخۆشخانەکانی کوردستان جیاوازی نیە؟ هیچ جیاواز نیە 100% هەموو ئەو ئامێرە سەردەمیانە کە لە وڵاتانە کاری پێ دەکەن نەفسی مەوادە نەفسی تەکنۆلۆژیا و نەفسی زانستە. بەڵام کابراایەک دەچێت بلیتی فڕۆکە دەبڕێ لە هۆتێل دەمێنێتەوە پارێکی یەکجار زۆری پشکنینی لێوەردەگرن و دواتر دەگەڕێتەوە دەڵێن من لە فلانە وڵات پشکنین. ئەتەمان و لە سەرای خۆتی تا ئێستا کەسەک نییە مەسەلەن ئەمە ڕێگامان پێدابی ئللا بەعزەک حاڵاتی ینی زۆر نادر هەیە مەسەلەن ئەگەر ڕێنوەی کرابی ینی فەحسەک بی یا حاڵەتەکی زۆر نادر ینی ڕەوانەی دەوڵەتەشی دیکرابی کە ئەوش بزانین لێ چارەسەری هەیە و زۆر بزۆر لە نەخۆشخانەش بەڕاستی فێریشان لێ دەکرێت لە دەرەوە فێریشان لێ دەکرێت چوینەوە نەفسی شت لێرە زۆر بە پارەکی زۆریش لەوانێت سەرفی کردی و نەفسی نەتیجەش هەمان زانستە. من بە ئەمانەتەوە باز دەکەم باسی نەخۆشخانە ڕزگاری دەکەم کە شارزەم لێ هەیە چ لە ڕووی تەشخیصی ئەشیعەی تەشخیصی مختبەری 100% هیچ کێشەی نەبوو هەتا ئێستا. ئەگەر تۆ نەخۆشیەکت هەبوو گریمان هەر یەک دوو دکتۆر ڕێیە نەبوو پێ دوایە دەبێ چارەسەرەکە لە کوردستان بیان بچێت دەرەوە بۆ خۆیزا هەر ئێرە باشترە بەس ئەکە حیلازمان نەبی هەر تەوانێت بە دکتۆرەکان لەبارەی وڵی متمانەکە چییە؟ دکتۆری باشمان هەیە دکتۆری ینی ئەومان هەیە کە ئێستا ینی لە مستەمای دەرێ بەڵاست لە مستەوای دەر بەڵێ بەنسبەت نەخۆشیوە بەس هەش ینی هەلۆخ ڕغبەتی خۆی هەیە دەستە دەرەوە دکتۆرمان هەیە لە مستەوای دەرێ باشایی بۆ خەڵک دەچێتە دەرەوە بەخوای ئەسبابی زۆر کاکامەران احتیمالاتی وایە کابرا و چارەسەرەی کە لە دوای دەگەڕێ لێرە نەیدۆستەوە یان هیچ شیفایەک نەبێت لە بۆ نەخۆش. بەڵام ئەگەر مەسەلە ئەو دکتۆرەی ئێستا بۆ نمونە کابرا بۆ تەزمیلە بۆ جوانکاری بۆ چاوە یانی شتێکی زۆر هەندێک حالت نەخۆشی هەیە زۆر زەڕور نییە بۆ کلەیەکە دەچێتە دەرەوە ئەوە دەبی امکانەتی هەبێ ینی کابراگە امکانەتی نەبێت لە چێ دەچێتە دەرەوە مەجبورە ئەلێرە
سەر بنوێری لەوە دکتۆرە و هەر چارەسەریش لۆ دەنووسی دەبێ قەناعەتی پێبێ بەڵام ئەوەی کە دەچێتە دەرێ ئەوانە ئیمکانێتیان هەیە ئەنی ئینسانی فەقیر دەتوانێت بچێتە دەرەوە باشە تۆ لەگەڵ ئەوەی خەڵک بچێتە دەرەوە چارەسەر بکەیان وەڵڵاهی بە جوێرەی نەخۆشیەکە ئەگە چارەسەری نەبوو بەجبورە بچێتە دەرەوە باشە تۆ متمانەت بە دکتۆر و مختبەر و پشکنینەکان بە شێوەکی گشتی هەیە لە کوردستان وەڵڵاهی 100% نا ژمارەیەکی بەرچاو لە دکتۆرانی پسپۆر لە نێو هەرێمی کوردستان هەیە بەڵام بەشێک پێی وایە هۆکاری چوونی خەڵکێکی زۆر بۆ دەرەوەی وڵات بە مەبەستی وەرگرتنی چارەسەر لە نەخۆشخانەکانی وڵاتانی دەوروبەر و دنیا بەشێکی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە دکتۆری پسپۆر لە نێو هەرێمی کوردستاندا بە ڕێژەیەکی کەم بوونیان هەیە بەپێی ئامارێکە لە بەردەستی مندایە لە تەواوی هەرێمی کوردستان زیاتر لە 22,000 دکتۆری پسپۆر و دکتۆر و کارمەندی تەندروستی هەیە هەر بەپێی ئەو ئامارە 6,250 دکتۆر لە کوردستان هەن و لە بەرامبەردا بەپێی ستانداردی نێودەوڵەتی پێویستە لە هەرێمی کوردستان زیاتر لە 13,000 دکتۆر و پزیشکی پسپۆر هەبێت بەڵام بە بەراورد لەگەڵ ئەو دکتۆرانی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەن ژمارەی نەخۆش بە بەراورد لەگەڵ بوونی دکتۆری پسپۆر نەخۆشەکان یەکجار زۆرە بۆیە ئەمە وا دەکات هەندێک جار زۆربوونی نەخۆش وا لە کەسوکاری نەخۆشەکان بکات بیر لەوە بکەنەوە کە چارەسەر لە نەخۆشخانەکانی دەرەوە وەربگرن. بۆ پێی تۆ قوتابی لە کەرتی تەندروستی دەخوێنی باشە خەڵکێک دەسێتە دەرەوە بۆ وەرگرتنی چارەسەر پێ دوایە ئەمە شتێکی ڕاستە یانیش پارە سەرفکردنە یان کەم نیشاندانی نەخۆشخانەکانی کوردستان لا بەس بۆ پارسەرکرد هیچ تر بەڕاستە یانی تۆ ئێستا گەر نەخۆش بی هەر لە کوردستان چارەسەر تۆش وای لەوانەیە هەندێک حاڵەتە بی پێویست بە دکتۆری دەرەوەبی زیرەکتر بی لەبەرەوەی لەوانەیە هەندێک دکتۆری مەهەبی حاڵەت ینی ئەمە دکتۆری زیرەکمانێ لە کەمتەرخەمی خۆیان دکتۆرەکان کەمتەر خەمن لە بەرامبەر نەخۆشەکان وەک چۆن ینی بەڵگەم دێکا کە بۆ کەمتەر خەمن ئێستا دکتۆر دەرێت چیم کردووە کەمتەر خەمن بۆ نمونە ئێستا لێ نەخۆشەکەیە تاو چارەسەری وەرناگری دکتۆرەکە دەرێت تاوا ئەو چارەسەری دەنێ تاو چارەسەری بۆنێ بەس بەڵام ئەوەندە بەز نییە بۆ نەخۆشی بۆیە تاو چارەسەر نابی و کابرا دەرێ ئەو دکتۆری ئێرە باش نییە دەسمە دەرێ ئێوە دکتۆرن بەجددی دەمەوێت وەڵامی ئێوە بزانم جیاوازێک هەیە لە نێوان دکتۆرێک کە لە زانکۆکانی کوردستان تەنانەت لە دەرەوەش خوێندنی تەواو دەکات لەگەڵ دکتۆرێک لەگەڵ وڵاتێکی دەوروبەریان وڵاتێکی تر بەخۆی علمی تۆ لە هەموو جەیەک هەروەکویەکە علم کتابەکە و بڵێن خوێندنەکەی دەیخوێنین بەس دەمینێتەوە زیرەجی دکتۆرەکە و ممارەسەی دکتۆرەکە ویدەکانەوە هیچ دکتۆر نە لێرە و نە لە ئەوروپا و نە جێک هەمووی وەکویەکە دەمینێ خبرە و ممارەسەکە و علمەکەی ئەوی شخصەکە وەریدەگەن باشە ئەگەر وایە دکتۆر هەندێک کەس پارەیەکی یەکجار زۆر سرف دەکات یعنی دەڵێ کاکە من هاتوومەتە لای دکتۆرەکانی کوردستان نەخۆشێکی هەبوو دایکم باوکم کەسێکم نەیانتوانیوە تەشخیصی بکەن بەڵام چوومە فلانە نەخۆشخانە لە فلانە وڵات یەکسەر زیرەک بوو ئەمە ڕاستی تێدا هەیە بە هەمان شێوە سەدان نەخۆش هەیە لە فیلانە ئاینی خەستەخانە چارەسە ینی تەشخیص ناکرێ و عیلاجی بۆ نابیندرێتەوە شەرت نییە ئیلا لە کوردستان چیتە وێن دەرێ عیلاجی لۆ دیترایتەوە ممکنە ئاینی نەخۆش لە وێن دەرێ هەیە تەشخیص ناکرێت چکەمەوە علمەکەی توب ئەو هاالەیە یانمانەی وە نییە کە ئەو نەخۆشیە لێرە چارەسەری نەدیتراوە لەوێ چارەسەری هەیە نەخێر شتیوانە لەوێن دەرش نەخۆش هەیە چارەسەر ناکرێت تەشخیص ناکرێت دکتۆر جەنابتان لە ئەوروپاش بوون زۆر جار دەگوترێت لە کوردستان هەڵەی پزیشکی هەیە بەڵام بەڕاست هەڵەی پزیشکیەکە لە وڵاتانی دیکەش ڕوودەدات یاخود تەنیا لە کوردستان یان ئیمالی بێگومان وەکوی کاکتەر وتی ئێمە مارسی یەک ئیشەکەین ئەو ئیشش
هەموو کەسی احتیمال ئەو غەڵەتە بکات من خۆم لێ بووم چەندەها جار غەڵەت کراوە بەس بۆ شێوەیە گەورە نەکراوە لێرە خەڵک گەورەیەکات هەینا هەڵی پزیشکی لە هەموو شوێنەکەکرێت تۆ مادام جەڕاحی شەخۆ بەکارێنی احتیمال هەیە غەڵەتی بچووک بێ بەس غەڵەتەکە لەوانەیە پێویست بە گەورەکردن نەکات باشە پێتان وایە نەخۆشەکانی ئێمەش لە دەرەوەی وڵات ئیستیغلال بکرێن هەندێک جار تووشی ئیستیغلال بوون زۆر 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 بە دڵنیایی وەڵێم ئەکرێت حالەتی واتان بینیوە نەخۆشێک لە وڵاتێک لە وڵاتەکان بەڵێ هابێتە لای من خۆم لێک نەخۆشەکەم بینی هات بە تەواریەکە بینیم ئاوا ڕۆشت وتم بۆ ئاڕێت وتی دکتۆر پێی وتم وا بڕۆ وتم چی عملیاتە کردووە وتی وەڵا جیوبم کردووە ئینحرافم کردووە تەجمیلشم کردووە زۆر کەسێ لێرە بە ئینحراف بە شێوەیەک تێگا یعنی هەموو شتێکڵن جیوب هەموو شتێک نییە بەڵام من کە فتیلەیەکم دەرێنا بڕوا بکە عملیات بۆ من کراوە بۆ نەخۆشە نەکرابوو بەس عزیەتی لوتیان نابوو فتیلەکان تا نابوو و تێ فتیلێکش بە حسابی ئەو ئەچێتە مێشکیشی نەخۆشخانەکەی دەرەوەی وڵات لە ئێران کرابوو بزەبت و هاتەوە بەلای من لە تەواری بەم شێوەیە پارێکی زۆریشان لێ وەرگرتە بوو هیچی واشیان بۆ نەکردبوو کە پێوەی دیار بێ متمانەت بە دکتۆر و کارمەندانی تەندروستی پشکنینەکانی کوردستان هەیە؟ وڵی بەدەرەجەیەک دکتۆری کوردستان لەگە ڕێزن زۆربیان بە 50 دەژمێردێن بەڵام بەگشتی خراپن لەبەرەوەی نەخۆش دێتەکنیانە من هەمان دکتۆرە لە عیادەی دانایە ئەوە گەورەترین کارە ساتە تۆ لە نەخۆشخانەی گشتی کە ئەهلی با بڵێن هاوڵاتی بەگشتی دێتن لە کەم دەرامەتی ڕوو لە نەخۆشخانەیە کە دەڵێ وەرە عیادەی دەچکۆمەڵەوە بەسەر هاتووە؟ من بەسرم هاتووە و هەموو کە سوکاری نێزیشم بەسەری هاتووە ئەوە یەک دوام ڕۆتینیاتەکی زۆر زۆر هەیە لەناو نەخۆشخانەکان لەگە ڕێزم بەگشتی تێدەگەی دکتۆرەکان تۆ لە عیادەکان پێ باشە ئەوانەی عیادەی بە دەرەجەی خزمەتت دەکەن فاسی دەرەجەیە کرۆ دەکەن بە زەرعلۆ دەکەن تا اختصاسی نەخۆشی دەبینەوە بەڵام لەگەڵ ڕێزم لە نەخۆشخانە ئەگەر کەسێک نەناسی ئەگەر کەسێکت لە نێزیکەوە نەتناسی بەڕاستی ئیحتیمام پێ نادەن هەفتێکی پێ دەچێتە فاستەوە دەبی ئێوە وەکو سندیکای پزیشکان وەکو دکتۆرێک چ مەفهومێکتان هەیە سەبارەت بە هەندێک خەڵک کە دەڵێ چارەسەرەکەی من لە کوردستانیە لە دەرەوە دەبێت چارەسەر بکەم خۆی ئەو شتە بۆ هەندێک حاڵەتی پزیشکی ڕاستە ئێمە ڕاستە لە ڕووی پزیشکی و گەشەیەکی باشمان کردووە بەراورد بە ساڵانی نەوەتەکان و سەرەتای 2000 پێشکەوتنێکی زۆر بەرچاو هەیە لە کوردستاندا بەس بە تەواوی هەموو چارەسەریەکان لای ئێمە بەردەست نییە لە هەندێک حاڵەتی تایبەتی نەشتەرگەریە لەو شتانە ئەمەی هەیە دوو سەبەبیە هیچیان ئەو کۆمپانیانەی کە نەخۆشە بن و لێرە و پڕۆپاگەندەیەکەکەن و ئێمە ژۆکو زۆربەی پزیشکان و وەکو لە ناو ئیشەکان ئاگادارین وڵاتانی چواردەوریش دەورێکی زۆریان هەیە بۆ ناشرینکردن و لەکەدارکردنی سیستمی تەندروستی ئێمە بۆ برنە دەرەوەی نەخۆشی ئێمە و وەکو پێڵێن دۆلار و عملەی سعبە بۆ دەرەوە بۆ وڵاتی خۆیان و ئابووری خۆیانی پێگەشە بدەن لە ڕێگای ئەو کۆمپانیانەی کە لێرەوە هەن یان لە ڕێگای کۆمپانیەکانی خۆیانەوە یان لە ڕێگای پڕوپاگەندێکی زۆری بۆکەن وایان کردووە متمانەیەک نەمێنێ بۆ کارێکی ئاسانیش خەڵک بچێتە دەر باشە بەڵام هەندێک جار دەڵێن ینی ئەو نەشتەرگەریانەی کە لە کوردستان دەکرێت پارەکەی زیاترە بۆ نمونە لەگەڵ وڵاتێک لە دراوسێک ئەنجام من پێ بڵێم با شتەکە هەرەوە بێ مەسەنە تۆ ناتوانانی ئێمە حالێن ئێمە بەراورد بکەی بە ئێران کە دۆلار چەند لە خوارە لەوێ ئابووری چۆن داتە پیوە نرخەکان چۆنە قیمەی شیرایی چۆنە ژیان و گوزەران لێرە چۆن و لەوێ چۆنە ناتوانانی ئەو بەراوردکەی بڵێ وەڵام نەشتەرگەریە لێرە گرانترە لەوێ هەرزانترە هەرزانترە بێ لە بەرەوەی وڵاتە لە حاڵەتیشی داتەپینی ئابووریدا دۆلار فەرقی زۆرە بۆیە نەخۆشەکانی ئێمە لەوێ ئیستیغلال دەکرێن زۆر جار ئێمە ڕۆژانە ئەیان بینینەوەی زۆربیان ئیستیغلال دەکرێن ئەوانەی کە خۆشمانەچنە ئەوێ و پارەیەکی دووقات لە چاو خەڵکی خۆیان و سێقات لیان وەردەگیرێ زۆر جار ئیشەکانیان بە باشی بۆ ناکرێت دایان نمونەمان لەبەردەست باشی بۆ ناکرێت بەڵێ دایان نمونەمان لەبەردەستە لەو خەستەخانە و هەیە و
استعدادیشی هەیە نەخۆشەکان بێ قسە بکە بە زووتر خۆتۆ هەموو ڕۆژە ملی نەخۆشێک ناگر بڵێ فەرموەرە لەسەر تەلەڤیزیۆن بڵێ ئەوە حکایەتی من بوو لە فلانە وڵات لە فلانە وڵات ئەوانە ئەبێ دەبێ و لە هەموو ئەو شوێنانەی کە تۆ ڕۆی احتیمالی قۆڵبڕین و دەستبڕین زۆرە. چوونی خەڵکێکی زۆر بە مەبەستی چارەسەرکردن بۆ نەخۆشخانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان وەک بەشێک لە پزیشک و کارمەندان و هاوڵاتیان باسی لێوە دەکەن ئەگەر بەشی زۆریان چاولێکەری و زەنگینی و بوونی پارەیەکی زۆری ئەو نەخۆشانە بێت بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێکیان پێیان وایە چارەسەری ئەو نەخۆشانە لە هەندێک کاتدا ناچارن لە دەرەوە چارەسەریان بکەن. دکتۆر و کارمەندان و تەنانەت بەشێک لە هاوڵاتیانش پێیان وایە ئاستی زانستی دکتۆرەکانی کوردستان بە بەراورد لەگەڵ دکتۆرەکانی جیهان هیچ جیاوازیەکی نییە. ئەوەی گرفتە لە کوردستان نەبوونی سیستەمێکی باشی تەندروستیە کەوا دەکات هەندێک جار نەخۆش و هاوڵاتیان لە نەخۆشخانە و نۆرینگەکانی دکتۆرەکان ڕوبەڕووی گرفت ببنەوە بە پێچەوانەوە هیچ جیاوازیەک نابیندرێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان ئەسێت.